ئاژانسی بلومبەرگ راپۆرتێکی لەبارەی دۆخی عێراق بڵاو کردوێتەوە تێیدا ڕوونی کردوێتەوە پێشبینی دەکەن داکەوتنی بەهای دینار چارەسەری دۆخی ئابووری عێراق نەکا لەو قەیرانەی تی کەوتووە ئەگەر ڕێوشوێنی گەورەتر نەگرێتە بەر خەرجیەکانی حکوومەت کەم نەکاتەوە. لە راپۆرتەکەدا هاتووە ئەگەر حکوومەتی عێراق خەرجیەکانی کەم نەکاتەوە ئەوە لێکەوتی ئابووری سەخت بە دوای خۆی دەهێنێ لە کاتی عێراق بەدەست چەندین قەیرانی دیکەوە دەناڵێنێ. لە دوای خۆپشاندانەکانی تشرین یەکەمی 2019 یەکەم جارە پەنا بۆ دابەزاندنی بەهای دینار ببردرێ، بەڵام شارەزایانی ئابووری پێی وایە ئەوە سەرەتای چەندین کارەساتی دیکەی ئازاربەخشە. شارەزایەکی ئابووری عێراقی بۆ ئاژانسی بلومبەرگ ئاماژەی بەوە داوە دابەزینی بەهای دینار سەختە بۆ کەسانی یاسایی، بەڵام پێشبینی ناکەن بە یەک هەنگاو ئەو هەوڵە کۆتایی پێبێت. بەڵکو پێشبینی دەکەن بەهۆی کەمبوونەوەی یەدەجی دراوی بیانی لە پرۆژەی بودجەی ساڵی داهاتوو بەهای دینار زیاتر دابەزێنرێ کە ئەوەژە ڕێگەی بانکی ناوەندی فەرمی بێ و یاخود لە بازاری ڕەش بەهۆی مامەڵەکانەوە بێت. شەمەی ڕابردوو حکوومەتی عێراق بۆ یەکەم جار لە دوای ساڵی 2023 بەهای دیناری بە ڕێژەی 23% دابەزان، هۆکارەکەشی بۆ کەمکردنەوەی فشارەکانی سەر بودجەی گشتی گەڕاندەوە کە گوایە لەو ڕێگەیەوە چەندین ملیار دۆلار دەگەڕێنێتەوە. بلومبەرگ هەر لە راپۆرتەکەیدا نووسیویەتی بەو ڕەشنووسە یاسایی بودجەی 2021 ڕەوانەی پەرلەمان کراوە پێشبینی ساڵێکی سەخت بۆ عێراقیەکان دەکەن. چەندین شارەزایەکی دیکەی ئابووری دەڵێن دابەزاندنی بەهای دینار پێویست بوو بۆەوەی عێراق بە قەرزدەرە نێودەوڵەتیەکان بڵێ کە مکڕە نەجێبەجێکردنی چاکسازیەکان، بەڵام لە هەمان کاتدا ئەو هەوڵە بەس نیە بۆ ئەوەی عێراق پێویستی بە هاوکاری دارایی نەبێ و پەنای بۆ نەبە. لەلایەکی دیکەوە مارک بۆهۆڵد گەورە ڕاوێژکاری توێژینەوە لە پێگەی ڕێد ئینتەلیجەنس ئاماژەی بەوە داوە عێراق پێویستی بەوەیە بودجەکەی بە شێوەیەک چڕ و پوخت بکاتەوە بۆ ئەوەی کورتهێنانی کەم کاتەوە. بەرپرسانی عێراق دەڵێن ئامانج لەو پرۆژە بودجەیە بەرگەگرتن لەو قەیرانە دارایی پێشبینی نەکراوەی بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و داکەوتی نرخی نەوتە کەسەری هەڵداوە، چونکە فرۆشی نەوت 90% داهاتی بودجەی گشتی دەوڵەتی پێکەناوە. بەهۆی ئەو ڕێشوێنانە پێشبینی دەکرێت لە ساڵی داهاتوو گەشەی کۆی بەرهەمی ناوخۆی عێراق 11% داکەوتن تۆمار بکات. ڕێژەی هەژاری لە وڵاتەکە بۆ نزیکەی نیوەی دانیشتوان بەرز بێتەوە کە ژماری دانیشتوانەکەی نزیکەی 40 ملیۆن کەسە.